سلێمانی شارێک بە تەمەنلا و بەداهێنان و بەخشینی جوانی، پیرە شارێک کە مێژوەکەی زۆر لە تەمەنی مەزنتر لە هەموو بوارەکانی ژیان و هونەردا. هەمیشە زوڵم و زۆری ڕژێمە یەک لە دوای یەکەکانی حکوومەتی عێراق لە هەوڵی لەناوبردن و ڕێگریکردن بوون لە داهێنان و بە تایبەتیش هونەر. بەڵام ژینگەی سلێمانی وا هەڵکەوتووە زوڵم دەگۆڕێت بە داهێنان و جوانی و هونەر. ساڵانی 60 بۆ کۆتایی هەفتاکان سەرەتای وەرچەرخانە گەورەکەی بواری هونەر بە تایبەت مۆسیقا و گۆرانی ڕەسەنی کوردی بە دیاریکراوی لەگەڵ دامەزراندنی تیپی مۆسیقای سلێمانی، ئەو تیپەی کە لە ڕێگەی کۆمەڵە گەنجی ئەو سەردەمەوە دەبنە ناسنامەی هونەری مۆسیقا و گۆرانی نەتەوەیەک و چەندین بەرهەمی ناوازە پێشکەش دەکەن. ئێمە کۆمەڵی گەنجووی کە لە خانی مامۆسایان دەرچوین لە پێش ئەوانە دەرچووم جارجا بەیەک و کۆبووینەوە گۆرانیمان بۆ خۆمان لیا و مۆسیقامان بۆ خۆمان لیا تازە فێر بووبووین ئەمانی دەست و پەنجەمان ڕێک بێ لەگەڵەوە وردەوردە لەوە بیرمانە کردەوە کۆمەڵێک دروستکەین یاخۆ جەماعەتێک دروستکەین کەوا ناوی تیپی کلیە بنین کۆمەڵی خۆشی بەختیاریمان دروست کرد. بەڵام ئەوە تینەتی ئەمەی دەشکان دوای کردمان بە تیپی هیوە ئەو تۆ زەفراوانتر بوو گەورەتر بوو خەڵکیکەی زیاتر تیا بوو ئەو شەر دڵی ئەمەی تەمە زۆر نەکرد. تا ساڵی 1960 کە ناوی تیپی مۆسیقای سلێمانیمان دروست کرد لە مناسبەتێکە کە تیپی هونەری میلی لە بەغاوە هاتوون بووە سلێمانی. ئێمە لەوەیە بە ناوی تیپی مۆسیقای سلێمانیەوە بەشدار بووین. لە دواییە لەگەڵ تیپی نواندی و مۆسیقای سلێمانیدا یەک بووین و ئەو تیپەمان دروست کرد. بەڵام پاش ساڵێک ئیشکردن چووکە تایبەتمەندێتی شەکان تۆزە جیاواز بوو ئەوە بوو جیابووینەوە و ئێمە بەجیا ئیشمانە کرد وازمان هێنا ئیجازەمان تەقدیم کرد ساڵی 1970 ئیجازەمان وەرگرت. دوای ئەوە شۆڕشی 1974 دەستی پێ کرد. ئێمە وەکو پێشمەرگە چوینە ناو شۆڕشە لەوێ تیپی شۆڕشمان دروست کرد. دوای شکستی شۆڕشەکە هاتینەوە باوەشمان کردەوە بە تیپی مۆسیقای سلێمانیدا. ئیتر چالاکی ئێمە بە دەرەجەی یەک لە وەختەوە دەستی پێ کرد ئەگەرچی لە هەفتاکانیشەوە دەستی پێ کردبوو بەڵام ئەو چالاکی کەوا وەک چالاکی بێ لە ساڵی هەفتاکان بەولاوە بوو زیاتر دەستی پێ کرد. لە ساڵی 1975 ئەو لاوە من تەوان دوور خاوم بۆ شاری سەماوە بەڵام لەگەڵەوەشە کە ئیجازەمە گرتووە لەگەڵ برادەرانە هاتم لەگەڵیانە بە فرسەتمان نەزانی و مادەیەک دوانمان تۆمارە کرد. زیاتر ئەو جوڵانەوەی هونەریە گەورەی کە لە ساڵەکانی سەرەتای هەفتاوە ئیتر کە دەستی پێ کردووە کە زۆر جار ناو ئەبرێ لە تیڤیەکانە بە سەردەمی زێڕینی مۆسیقا و گۆرانی کوردی زیاتر تیپی مۆسیقای سلێمانی پێشڕەوی ئەم کاروانە بوو و هەروەها تیپەکانی تریژ لە هەولێر تیپی مۆسیقای هونەری هەولێر و دهۆک کاک دڵشاد محەممەد سەعید و باواجی و ڕەواندز ئەمانە بەڕاستی هەر هەمویان ینی بە هەموو باڵێن توانرات کە گۆڕانکاریشی زۆر گەورە لە هونەر و مۆسیقای گۆرانی کوردیا بکرێ بە ڕەچاوکردنی ڕەسەنایەتی. دیارە لە سەرەتای دروستبوونی ئەم تیپە ئەو کۆمەڵە گەنجەی کە بوون بەهۆی دروستبوون و بوون بە هەوێنی ئەم تیپە ڕاستیەکەی لە ڕێگەی چەند هونەرمەندێکی دڵسۆزی نیشتیمان پەروەری خۆنەویستەوە بوو ئەوانەی کە سەرەتای ئەم تیپیان دروست کرد تا گەیشتە ئەوەی ئەم تیپە وردە چرۆی کرد و گەورە بوو بەوەی کە کاری هونەری کوردی بگەێنێتە ئاستێک کە جێگەی خواستی جەماوەر و ئەو خەڵکە بێ. دیارە ئەمەش پێویستی بە داهێنان هەیە ئەو بەڕێزانە بەڕاستی داهێنانیان کردلەوەی جارێک دەستیان نایە هونەرێک کە نایی بنێن هونەری کوردی ڕەسەن و هاوچەرخ. ئەم دروشمە لە سەرەتای ئەم تیپەوە لە پەیرۆ پرۆگرامە داڕێژرا. یەکەم تیپی مۆسیقا کە دروست بووە لە ساڵەکانی 50 بۆ 60 بۆ تیپی مۆسیقای مۆلەوی بە سەرپەرشتی خوالێ خۆش بوو قایردیلان و باجەتی سەعاچی و کاک حاتەمی ڕەحمەتی و لەو مەجموعەیە بەس کاک نەجاتی عەبدەماوە ئێستا لە هەندەرانەژی هیوای تەمەندرێژی بۆ خوازین. دوایەوەش ئەمە تەسلیمی تیپ مۆسیقای سلێمانی کراوە لە 1960 تیپ مۆسیقای سلێمانی دامەزراوە لە 1970 مۆڵەتی یاسایی وەرگرتووە لە وەزارەتی ئەعلامی ئەو وەختە تا ئەم دەقەیە بەردەوامە.
ساڵی 1960 تیپی مۆسیقای سلێمانی لەسەر دەستی چەند گەنجێکی ئەو سەردەمە دادەمەزرێت، لەوانش ئەنوەر قەرەداغی، ویلیام یوحەنا، فەرێدون دارتاش، فەرید عیسا، محەممەد ئەمین حسێن و چەند ئەندامێکی سەرەتایی تر، لەوانش خالید سەرکار، جەمال شادان، فرانسیس داود، حسێن عەلی، ئیبراهیم محەممەد، سەربەست محەممەد و چەند موزیسیان و گۆرانی بێژێکی دیکە. خەڵکی سێمانی زۆریان هاوتەری بوون لەگەڵ بۆچوونی ئێمە بەڕاستی ئەیان زانی ئێمە تا ڕادێکی زۆر مەبەستمان چییە، بە قسە دیاریان نابڕی یامە بە قسە دەرمان نابڕی، بەڵام بەکردارەکان دیار بوو بۆ خەڵکەکە ئێمە ئەمانێت چی بکەین و چۆن هەڵسوکەوت بکەین. لەبەرەوەی کە ڕوومانە کردە هەر کەسێک لە ئەو خانەوادانی کەوا پێویستمان بە ئەندامە کوڕەکانیان یاکچەکانیان هەبووکەوە کارمان لەگەڵا بکەن کە ئەڕۆشتین بۆ لایەن دەستیان نیاننا بە ڕوومانەوە و لێرە با پێ باسی بکەین بۆ مێژوو چالاقی قوتابخانەکان ڕۆڵێکی جوانیان هەبوو لەو بوارانەدا، چکە لە ڕێ ئەوانە چوین مەکتەبەکانەوە یاخود ئەو چالاکیانی ئەوانیان کرد کەڵکمان سوودمان لەو کادرانە وەرەگرت کە لەوێ کاریانە کرد و ئەمانتیانیان بۆ تیپی مۆسیقای سلێمانی ڕۆحێتێکی بەرز هەبوو ناو خەڵکەکە بۆی کەوا ئێمە شەکەمان پیادە بکەین بە تایبەتی کەیان زانی کارەکەمان کارێکە بۆ نەتەوەکەمان یەکەین هیچ مقابلێکی تیانە بەعکسەوە ئێمە لە دیفانی خۆمان زۆرشمان سەرفەکرد بۆی کەوا ئیشەکانمان بڕوا بڕێەوە چامان لەوە نەبووی تێک دەستگورەیمان کا بە دەممانەوە بێ یا خوشتێکی ئەوها هەدەفی گەورەی ئێمەوە بووکەوە هونەرێکی جوان و ڕەسەن و پاک کەوا کاریگەری پێ لە ناخی کاریگەری هەبێ لە ناخی گوێگریە گوێمان لێ بگرن. لەو سەردەما با بڵین ململانیەک هەبوو لە بینی نوێکاری لەگەڵ توراس با بڵین ڕابردوو ئەو بەرهەمە میلیۆدی و فۆلکلۆریانی کە لە کۆنا هەبوو. ئێمە وەکوتیپی مۆسیقای سلێمانی بیرمان کردەوە کە وەلیژنەیەکی تایبەتیشمان بۆ دانا کە ئەبێ ئێمە پەیڕەوی خاڵێکی گرنگ بکەین لە کارەکانمانە. ڕاستە هەمومان لە یەک تیپا بووین، کاگەنوەر خەراخیە، منم، کاک فەرەنسیسە، کاک سەلاح ڕەوفە، کاک دلێر ئیبراهیمە، کاک ئەلبێرت عیسایە، فەرید عیسایە، عوسمان محەممەد ئەمین، عومەر سەرکار، ئەمانە هەمووی لە یەک تیپا بووین و هەمووشمان ئاوازدانەر و دابەشکەری مۆسیقا بووین، ئامادەشمانە کرد بۆ کارەکان، بۆیە بە هەمومان بڕیارمان نا کە ڕەچاوی ڕەسەنایەتی بکەین لە کارەکانمانە. دیارە لە ناوەڕاستی شەستەکان بەدواوە بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیا و هاتنی مەسلەی رادیۆ و تەلەڤیزۆن و ئەمانە وای کرد کە هونەرمەندانی کورد بە شێوەیە لە شێوەکان کاریگەری هونەرمەندانی عەرەب و تورک و فارسۆمانیان لەسەر بێت. دیارەوانە بەڕاستی کە گەلانی خاوەن دەسەڵاتن لە مانتیقەکە کوردیش وەکۆی کە میلەتێکە کە مەغلوبە لە بەردەستیانە بەڕاستی هەمیشە ویستومانە بە شێوەیە لە شێوەکان لاسایی ئەو ئەجندانی ئەوان بکەینەوە لە هەموو بوارەکانە بە تایبەتی لە بواری هونەریش هەر بە معنە فەلسەفەکەی هونەر جۆرەکە لە لاساییکردنەوە. بەڵام ئەمە وای کرد کە هونەرمەندی کورد بە شێوەیە لە شێوەکان ئەو سەقافەتی ئەوان وەرگرێ، بەڵام بە شێوەیەک بۆ جۆرەی کە خۆی ئێوێت و بە شێوەیە بێ کە مخاتەبەی ویژدانی تاچی کورد بکات، مخاتەبەی ویژدانی تاچی کورد بکات. بۆ نمونە ئێمە مامۆستا ویلیام یوحەنا بەڕەحمەت بێ کە ئەو کاتێ لە پەیمانگای هونەرە جوانەکانی بەغایچەکە لەوانەی کە ئەگەڕێتەوە بۆ شاری سلێمانی وا کات کە بەردەوام خولی مۆزی بکاتەوە لە دارمعەلیمین دارمعەلیمات بە شێوەیە لە شێوەکان لە چالاکی قوتابخانەکان وای کرد چای هونەرمەندی کوردی کردەوە لە ڕووی تیۆری مۆزیک و مۆسیقا چۆنەوانی مۆسیقا لە شێوە لاساییکردنەوەکە و سەماعی هێنایە سەر مەسەلەی نۆتەنووسینەوە. دیارە ئەمەش بەهۆی ئەوەی کەتی مۆسیقای سلێمانی لە 16 تا دروسە بێ ئێوە ئەیانەوێ شتێ پێشکەشکەن کە لەوەی تیپی مۆسیقای مۆلەوی نەچێت هەنگایە بچێتە پێشەوە. دیارە ئێمەوە حاڵەتێکە بیرمان نەچێت خەڵکی مەوهوب و بلیمەت گۆڕانکاری لە هونەرە ئاکات. دیارە تیپی مۆسیقای سلێمانی ئەگەر ئەو مامۆستا بەڕێزانە ئەگەر ئەو
ئەو ئەندامە چالاکانە نمونی وەکو مامۆستا ئەنوەر قەرەداغی، مامۆستا سەڵام، مامۆستا خالی سەرکار نمونە بۆ خۆی مامۆستا ولێم یەحەنا ئەمانە هەمیان کە لە تیمی مۆسیقای سلێمانی کۆبوونەتەوە بە بیر و ڕایەکی جیا بە شێوازێکی جیا لەو کاتەشا کە ئەو کرانەوەی هەبووە لە ڕووی رادیۆ و تەلەڤیزۆن و گوێبیستیان من لە مامۆستاکان خۆیانم بیستوە لە سەرەتا ئێمە کە گۆرانێکی ئوم کەلسوم دا ئەبەزی دانیشتین نۆتەکەیمانە نووسیەوە بۆ بەیانیاتیەوە لە تیپ ئەومان ئەسفە کرد کەواتە سوودیان لەو سەقافەتە بینیوە بەڵام دوایی زوو فریای خۆیان کەوتن وتیانە ئەمە خزمەت بە کللتور و بەهی ئێمە ناکات بەڕاستی هاتون بینیان لە چی کردوێتەوە یعنی بۆ مامۆستا خەراقی خەزینێکی گەورەی پێ بووە لە گۆرانی و مۆسیقای فۆلکلۆری هاتوون لە ڕوئیانەوە ئەو سەقافەتانەیان وەرگرتووە دیارە هونەرمەند ئەو ڕۆشنبیری کە وەریەگرێت هەرەوە شەکاییاتەوە زۆرجار یعنی هەوڵێکی زۆر جدیان ناوە زۆر ڕۆینێکی جدیان کردووە کە ئەوەی کە ئەو شێوازەی کە لە عەرەبا هەیە ئەمان بێن بە شێوازێکی خۆیان و بە ڕوئیای خۆیان و بە شێوازێکی خۆیان ئەو کارانە دابڕێژنەوە خاڵەگەیە زۆر گرنگە کە باس بکرێت مەبەستی سەرەکی تیپی مۆسیقای سلێمانی خزمەتکردنی هونەری ڕەسەنی کوردی کۆکردنەوەی ئەو گۆرانیە فۆلکلۆرە کۆنانە و تازەکردنەوەیان بە شێوازێکی ئەکادمی لەگەڵ ئەو ئاوازانی کە دائەنا لەلایەن هونەرمەندەکانەوە کاک ئەنوەر کاک خالید کاک فەڕەنسیس کاک دلێر کاک سەڵاح ڕەوف ئەمانە مامۆستا عوسمان دائەنا گۆرانی بێژەکانی ژانی گۆرانی زۆربەی ئاوازەکانی کاکەریمی ڕەحمەتی ئاوازی خۆیەتی ئەمە وای کردبوو کە ئەو تیپە خۆشەویستیەک و ڕێزێک لە بینی یەکتریا دروست بکار ڕۆژ بە ڕۆژ ئێمە لەناو خۆمانە ئاستەنجیمان نەبوو ڕۆژ بە ڕۆژ پەیوەندی و خۆشەویستی و گیانی لێبوردون زیایەکە وەرگرتنی مۆڵەت لە ساڵی 1970دا بۆ تیپی مۆسیقای سلێمانی دەبێتە هەڵهاتنی خۆری داهێنان و تۆمارکردنی چەندین بەرهەمی ناوازە کە تا ئەم ساتە و ساڵانی دواتریش ئەستەمە دووبارە بوونەوە و تێپەڕاندنی لە ڕووی ئاواز و دابشکردن و سۆزی دەنگی گۆرانی بێژەوە بە نمونە گۆرانیەکانی مامۆستایان کەریم کابان، عوسمان عەلی، ئیبراهیم خەیات، تۆفیق عەلی، ئەسعەد قەرەداغی، عەباس محەممەد و چەندانی تر لە بەرهەمی ناوازە لەگەڵ وەرگرتنی مۆڵەتا کۆمەڵێک هونەرمەندی تر هاتنە ناو تیپەکە کە شایستە ئێوە بۆ ئەم تیپە گەشەتر بکە لە بڵین قاوغی جارانە نەمێنێ ئەم شۆڕشە هونەریە دیارە ئەو خەڵکانە دروستیان کرد کە ڕۆحی نەتەوایەتیان تیا بوو کە توانای هونەری داهێنانیان تیا بوو و ئەم تیپە وردە بوو بە تیپێک لە کوردستانە کە شایستەی ئەو ناوە بێ کە تیپی ڕاستە ناوی تیپی مۆسیقای سلێمانیە بەڵام تیپێکی سەر تاسەری کوردستانیە بە بێ هەموو بیر و باوەڕێک و یا خۆبەستنەوە بە هیچ لایەنێک و هیچ زرۆفێکەوە ئەم برادرانی تیپی مۆسیقای سلێمانی یەکەم کارێکە کردمان کە ڕەچاومان کرد و زۆر جار مەحاسەبەی یەکتریشمان کردووە لەسەر یەکتری کە ئەبێ بەرهەمەکە ڕەسەنایەتی تیابێ ئەگەر ڕەسەنایەتی تیا نەبوو زیاتر شوبهاندنێک هەبوو لەگەڵ مۆسیقای فارسی یا تورکی یا عەرەبی یەکسەر بە ئەو کەسەی کە بەو کارە هەستاوە پێمان وتووە کاکەجان ئەم کارت ئاوایە ئەبێ بگۆڕێ بۆ چونکە ئێمە پێویستیمان بەوەیەکەوە ئەم خاڵە بچەسپێنی لە تیپی مۆسیقای سلێمانیە کە ئەویش ڕەسەنایەتیە دوای ئەوە شۆڕشی 1970 دەستی پێ کرد ئێمە وەکو پێشوەگە چوینی ناو شۆڕشە لەوێ تیپی شۆڕشمان دروست کرد دوای شکستی شۆڕشەکە هاتینەوە باوەشمان کردەوە بە تیپی مۆسیقای سلێمانیدا ئیتر چالاکی ئێمە بە دەرەجەی یەک لە وەختەوە دەستی پێ کرد ئەگەر چی لە هەفتاکاریشەوە دەستی پێ کردبوو بەڵام ئەو چالاکی کەوا وەک چالاکی بێ لە ساڵی هەفتاکان بەولاوە بوو زیاتر دەستی پێ کرد لە ساڵی 1970 ئەو لاوە من تەوان دوور خاوم بۆ شاری سەماوە بەڵام لەگەڵەوەش کە ئیجازەمە گرتووە لەگەڵ برادەرانە هاتم لەگەڵیانە بە فرسەتمان نەزانی و مادەیەک دوانمان تۆمارە کرد ینی خۆشەویستیمان یەکەم بۆ ئیشەکە دوو هەم ئەمانویست دەورێکمان هەبێت لە وەکوڵێ دڵدانەوەی ئەو خەڵکەکەەوە تووشی دڵشکاویەک بوو بوون لە شۆڕش کەوا شۆڕشەکە شکستی هێنا بەو شێوازە بەڵام ئەمانیش بە هونەرەکە ئێمە تاویزی ئەو خۆشەویستیە بکەین و تاویزی ئەو دڵشکستیە بکەین کە کەوتۆتە لای ئەوان بۆیە
بە قەزەیەکمان نەزانی هونەر و فعلەن ئەگەر تۆ بەدڵ ئیشی تیا بکەی قەزەیەکی گەورەیە لە پێکاتەی میلەتەکەتدا. ئەو کاتە من تەمەنم 16 ساڵ بوو کە بووم بە ئەندام لە تیم مۆسیقای سلێمانیە. ئیشکردنی ئەو کاتە زۆر جیاوازیە بوو لەگەڵ ئیستاە کە بەرهەمێکی هوەری وەکو ئاماژەم پێایە من ڕۆژ بە ڕۆژ خۆشەویستی و برایەتی و پەیوەندیمان زیاترە بوو. سەردەمەکەش سەردەمێکی بەرگری کار بوو، ینی ئەبێ پێ ئەوەش باس بکەنی ئەمە دژمێکی سەرەکیمانە بوو، ڕژێمی بەعز بوو لەبەرەوە ینی ئەگەر دەمی هەت کەسێک دەکردەوە هەڵۆی سەکینەتەوادی تیا بوو، ینی دوکانارێکە ئەچووی ئەو خۆشەویستی تیا بوو بەرامبەر خاک و نیشتمان، ینی یەکێ دەستگێڕێک قسە لەگەڵا کرد ئەو ئیندیفاعی تیا بوو بەرامبەر خاک و نیشتمان، ینی کەس نەبوو تەئیدی ئەو زروفە بکە ئەو ڕژێمە بکە بە تایبەتی لە مەنتەقەی خۆشمانە. ئێمە کە کۆ بووینەوە دوای ئەوەی کە ئەو کارە هونەریانە کۆئەکرایەوە مەجموعەیە کاری هونەری بەرهەمی هونەری ئەبوایە لژنەی هونەری پەسەندی بکردایە، ئەوە نەبوو هەر کەسێ بێنێ ئاوازێ بێ و دەست پێ بکەن. دوایەوەی کە ئیشەکە لەلایەن لژنەی هونەریەوە پەسەند دەکرا اینجا ئایان و ڕۆژێک دائەنرا بۆ تەمرینکردن. ئیشەکە موافقەتی بۆکرا یەکێ لە مامۆستاکان کاگەنوەر بۆیە، کاک خالید بۆیە، کاک لێریا، کاک سەڵاح، کاک فەڕەنسیس ئەمانە ئامادەکاریان بۆ کردیا، دابشکردیان بۆ کرد. ئەگەر ئاوازەکەی خۆیان بۆیە ئەوەشیان بۆ کرد، ئەو وەختەش هەر لژنەی فەنی قەراری خۆی لەسەرایان. برار ئەرە ئەیانوت فڵان ڕۆژ سەعات ئەوەنە ئەگەر زستان بۆیە سەعات دوولەتی ببووین، ئەمە هەموو گەنجە سەعات دوونی و ئەگەر ئێمە داوامانە بۆیە سەعات سێ ئەو سەعاتە یارمەتیان ناین سەعات چوارە چوومەتی تەمرینمانە کرد لە مادە فەنیەکە مادە هونەریەکە تاکو سەعات 6 و 7 تێوارە. دوایەوە کە ئیشەکە بە 3 ڕۆژ 4 ڕۆژتر تاو پێگەی ڕۆژە دائەنرا بۆ تۆمارکردنی. دیارە هەموو مەسایل لە سیاسەکان تاقیکرانەوە کورد بۆ هەموو ئیمکانیەتی کە هەی بووە ئەو وەکو باسەکان 100,000 پێشمەرگە هەبووە بەڕاستی پیلانێکی دەوڵەتان نشستیان بەو شۆڕشە هێنا کە هەموو کورد و هەر سێ پارچەکەی تری کوردستان ئەتوانین بڵێین چاویان لەسەر ئەم ئەزموونەی ئێمە بوو. کەواتە لەو کاتەیە هونەرمەندی کورد مسەقەفینی کورد بوونە فەردیان ڕەسێک بۆ نەهامەتیانەی کە لە ناو میلەتەکەی کە بەسەر میلەتەکەمانە ئاو. دیارە باشترین ناسنامە بۆ نەتەوە بۆ میلەت بۆ گەلان چییە؟ هونەرە لە نێو هونەرەکانی شاهونەری مۆزیک و گۆرانی بەڕاستی. ئەمە بۆ خۆی تیم مۆسیقای سلێمانی لەو کاتەیە بە کۆمەڵێ بەرهەم لە دوای 75ەوە نەگەر باسی دوو بەرهەم کەم دوو بەرهەمی کەریم کابان گۆرانی یاران وەسێتم لەگەڵ گۆرانی شەو قەنەدەی ئازاری گیانە، ئەم دوو گۆرانیە هیچی باسی سیاست ناکە، بەڵام تەکوین و ستراکچەری گۆرانیەکان لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی پێکاتی گۆرانیەکەەوە ئەو نە بەهێز بووە خەڵک کە گوێی لێگرتووە بۆ ئەو نەهامەتیانەی خۆی بیرکەوتوتەوە زۆر جار بۆتە فریاد ڕەسێک بۆ خەم و ئازارەکانی. خەونی ئەو گەنجە داهێنەرانەی ئەو سەردەمە تەنها بەشەوە ئاهەنگی نێو قوتابخانەکان و هۆڵەکان و تەختەی شانەوە ناوەستێت و بڕیار دەدەن لە رادیۆ و تەلەڤیزیۆنی ڕژێمی ئەو سەردەمەی حکوومەتی عێراق دەست بکەن بە تۆمارکردنی بەتایبەت رادیۆی کوردی بەغدا و دواتریش لە تەلەڤیزیۆنی کەرکووک کە کەناڵێکی کوردی بوو. ئەوەش دەبێتە هۆی ئەوەی کە بەرهەمەکان لە شاری سلێمانی دەربچێت و ببێتە بەرهەمێکی نەتەوەیی بۆ گشت کوردێک لە هەر پارچەیەکی دیکەی کوردستان. هەرچەندە تا ساتی تۆمارکردنی چەندین لێپرسینەوە و ئاستەنگی داهاتەڕی ئەو بەرهەمە بەهۆی کوردبوونیانەوە، بەڵام ڕۆحی کوردبوونیان و جوانی بەرهەمەکان زاڵ بوو بەسەر هەموو ڕێگریەکاندا. ئەوە بوو نەرمەندان پاژەوەی گەڕانەوە لە شاخ دیسانەوە پەیوەندی کرایەوە بە کۆمەڵێک و نەرمەندی ترەوە و کارەکان دەستکرا بەوەی کە ستۆدیۆیەک بڕازێنەوەم ستۆدیۆی کە ئەیبێنن کە ئیستا بووە بە شوێنێکی ئەرشیفی لەم ستۆدیۆدا کۆمەڵێک گۆرانی تەسجیل کرا ئەو گۆرانیانی کە ئیستا پێڵێن شاکار هەندێک کەس پێڵێن گۆرانیەکانی سەردەمی زێڕین ئەمانە ئەم گۆرانی بێژانە
چۆن هاتەکایەوە دیارە بەرنامی تیپ ئەوە بوو کە گەشە بە هوەری ڕەسەن و هاوچەرخ بدا زایدەن لەو سەردەمەدا کۆمەڵێک هونەرمەندمان هەبوو کە تایبەتمەندێتی ئاوەزدانیانیان هەبوو ئەوە وای لێ هاتبوو ئەو بەڕێزانە بڵێن پێشبڕچیان نەکرد لە بینی خۆیانە چێ ئاواز دابنێ بۆ چێی دابنێ وردە وردە ئەم هەنگاوانە وای لێ کرد ئەو گۆرانیە کوردیە جوانانە دروست ببێ کە ئیستا خەڵک لە یادەوەریەکانیایەتی و دائیمە لە سەروێردی ئەو خەڵکانەیە و باوەڕ ناکەم هیچ کۆڕ و کۆبوونەوەیەکی هوەری یا جەماوەری یاین بێت کە گۆرانی تیا بێژرێ ئەو گۆرانی کوردیانە لێ نەدرێتەوە لە زاکیرەیە و خەڵکانە نابێ ئێمە ساڵانە بەرهەمێکمان بڵاوە کردەوە زیاتر لە بەهارە کە خەڵگەچوو بۆ سەیران لەگەڵ خۆیان کاتە شریتی کاسێت هەبوو لەگەڵ خۆیانە ئەیان برد ئیتر ساڵانە ئەو بەرهەمەمان هەبوو بریتی بوو لە 8 9 10 11 12 گۆرانی لەگەڵ مۆسیقا ئەوانەمان هەبوو ئیتر دوایە بیرمانە کردەوە کە بیبین بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک کە ئەو تاکە تەلەڤیزیۆن بوو جاران بۆی لەوێ بۆمان تۆمارکن ئەوانیش داوای چیانە کرد پێش هەموو شتێکە وایە ئێمە ئەم تێکستی شاعیرەکان بکەین بۆیان بنووسینەوە بۆیان بنێرین هیچێکمان ئیفادە بوو ئەڕۆژ بۆ ئەوێ ئەیانێ ئەو چاوەڕێمان کەن بە جوابتان بینەوە سەیری ئەم تێکستیانە کرد ئەگەر دێڕێ شتێکی تیا بووە یا وشەیەک کوردستانەوە هەر قەدەغە بوو بەعزێ شتی کە هەبوو قەدەغە بوو ئەبواە چاکمان کردایە بۆمانە هاتەوە جارێکی کە چونکە ئەوان تەرجەمەیانە کرد بە عەرەبی و عەرەبیەکان عەرەبینەکانی خۆیان سەیریانە کرد ئیتر بەم شێوەیە کە موافقەتیانە کرد بۆمان اینجا ئێمە ڕێ ئەکەوتین و ئاچین بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک لەوێ بەرهەمەکەمان تۆمارە کرد کە گۆرانیبێژە شتێکی هێنا خۆی ئاوازی خۆی بۆیە شعرەکەی وەرمانە کرد و فەحسمانە کرد تەواعن ئێمە بە شعری مەحوی یا بە بێخود یا بە ئەم گۆران یا بەم کەڵە شاعرانە چۆن نتوانین بڕێین فەحسیەکەین نە بەس ئەمان بزانین چۆن گونجاوە لەگەڵ گۆرانیەکە یعنی جاری وای ملاحەزا هەبوو کە طبیعەتی لەحنەکەی پێ بگۆڕین یا طبیعەتی ئیشەکەی پێ بگۆڕین لە بە تەوزیع یا بە ئامادەکردن لەبەرەوە شعرەکان ئەو گۆرانی بێژیکەوە پەنای ئەبرد بۆ شاعر ئەو نەبوو شاعرێکی هەرزە بێنێ یاخۆت یەکێکە تازە دەستی کردو بە شاعر و نەزانێت چییە مەبەستیش نەگەینێ بەڵام کە شعرێکی وەکو بێسارانیانە هێنا ملمان بۆ کەچەکرد یا هی پیرەمێرد و عینی شت شاعری ئەو شاعرە گەورانەیەمە فەحسمان ناکرد لەو ڕووە لە ڕووی ئەوە بەڵام ئاوازەکان فەحسمانە کرد سەرنجی خۆمان دوای سەرنجەکە ڕوبەڕووی یەکێ لە برادەرە هونەریەکانمانە کردەوە تۆ ئامادەکاری بۆ بکە زۆربەی زۆری گۆرانەکانیش من تەوزیعمە کرد یانیەوە وەکو تەوزیعی مۆسیقی چونکە من قیادەی فەرقەکەمە کرد ڕابەری فەرقەکەمە کرد لەبەرەوە شتەکانمە بینی کە چۆن بێت جوانە چۆن نەبێت جوانە بەپێ ئەو تەوزیعاتی کەوا ئەکرا ئێتر کە گۆرانێکە هات هەر لە ناو لێژنەی هونەریە کە لێژنەیەک بوو بۆ وەرگرتنی گۆرانی سەیری تێکسمانە کرد سەیری ئاوازمانە کرد ئەو کاتە ڕوبەڕووی برادێکمانە کردو کاکە عەدادی مۆسیقی بۆ بکە کە کۆ بووینەوە نۆتەکان ئەنووسرانەوە بەڵام نۆتە تاکو نۆتەی گۆرانێکمان نووسیەوە ڕۆحمانە هاتە دەرەوە چونکە جاری وە هەبوو قەڵەمی قۆپێشمان دانا لەژێر نوسخەی دوو هەمە یا سێهەمە بەڵام یەک ئەجزای ملیمێک بجوڵایە دەنگی مەسەلە سی ئەبوو بە دۆ یا لا ئەبوو بە سی یا ئەوە جێگە وەرکی پێگرا یعنی ئەوە لە دوای سەرنوێ ڕەش کراتەوە نووسرا بۆیە چەند کەسێک حملەمانە کرد لەسەر نووسینەوەی نۆتە چەند نوسخەی بۆ کەمانەکان چەند نوسخەی بۆ ئالتەکانی ترۆوانە بە وەختە ئیکتیفاوان هەبوو ئیسا ماشەڵڵا کۆمپیوتەر و ئەجزەی سەردەم ئەوەنە شی متەتەویر هەیە سیغنالەوە کراوە لەو حاڵتە تۆمارکردنەکەمان لە چۆ بۆ لە بینای تۆفیق قەزاز بوو زیاتر لە شەواکرا سعات حەوت دەست بەکرا ئەو وەختە شار کشوما دەبوو جمنجۆڵی سیارە و کاسبکاران کەمە بۆوە ینی هەموو تەق و ڕێگنە ئەمە دەزەکرا بە ئیشکردن شەی وا بوو سعات 11 لێ بووینەوە شەی وا بوو سعات دەلێ بووینەوە و نەوەک بە جاریا بوو دوو شەو سێ شەویش خەریک بووین اینجا ئەو بەرهەمە جوانانی کە ئێستا هەموو شانازی پێوەکەین کە بووە بە سنبولی هونەری کوردی ئەو بەرهەمانە تۆمارەکرا زۆر جاریش ئێمە ئاگامان لە دنیا نەبوو کە هاتینە دەرەوە سێرمانە کرد شار خۆڕەشاوە جادەی مەولەوی بەردەرکی سەرا ئەسحابەسبی سابوونکەران فڵکینالی هەمووی بە قوات خاصە و بە ئەمن و استیخبارات تەنراوە زۆر جاریش ئەکەوتینە بەر
ینی قسە و باس و ینی قسەی ناواریشان پێوتنیەوە چیەکەن بەم شەوە چەکەن با بێ هونەرمەندین ئێمە خەریکی شوێنی بوندان و بڕۆن ینی خواخوامان بوو قسێکمان پێ نەڵێن هەموو ئیشەکان لەگەڵ قۆناغەکانی خۆیانە لەگەڵ هینی سەردەمی خۆیانە ئەگەر بڵێم چەند هەنگاوێک لە پێش سەردەمەکەیەوە بوو چەند هەنگایە لە پێش سەردەمەکەیە بووە بە ڕۆحێکی کوردی بەینێکی کوردی ئەو گیان و هەستەنەتەوایەتیش هەبووە ئەوەشمان بیر نەچێ یەک چاو هەبووە و کاتە خەڵک کە سێری کردەوە بەرهەمەکان گەشتۆ بە خەڵک ئەو بەرهەم گەشتنە بە خەڵک ئەمە بۆتە دافعێکی زۆر گەورە بۆ هونەرمەندەکان کە بەو دەروێش ئاسایانە کار بکەن لە خانەقای تیپی مۆسیقای سلێمانیە کەواتە هۆکارەکان هەمووی علمین هەموویشتی زانستین وای کردووە کە ئەو بەرهەمە جوانانە و بەرهەم بێت و هەتا ئێمەش ماوین بەڕاستی ئەبێ شانازیان پێوەکەین ئێمە جیلی سێمین لە تیپی مۆسیقای سلێمانی کە گەنج بووین هەموو خۆمان بەوەوە بینی ڕۆژە لە ڕۆژان کە لە بواری هونەرا بووین بین بە ئەندام لە تیپی مۆسیقای سلێمانی لەبەر ئەو کارە جوانانە لەبەر ئەو دافعەتەوەیە لەبەر ئەو شتە جوانانە خولیای ئەوەمان هەبوو نەک هونەرمەندی شاری سلێمانی خەڵکی شاری سلێمانی بەڵکو هونەرمەندانی هەولێریش و هونەرمەندانی هەر چوار پارچەکەی کوردستان ڕۆژێ لە ڕۆژان بە ئاواتی ئەوە بوون داوا کاریگەریش تر زۆر گرنگە من بۆی چاوپێکەوتمێکمەوە لەگەڵ کاکبرانی مفتی زادە ئاوازدانەر وتی مامۆستا کە ئەو بەرهەمی تیپی مۆسیقای سلێمانی بڵاوەوە 76 و 77 ئێمە لە کوردستانی ڕۆژهەڵات بەردەوام گوێمان لە شتی فارسیە کرد بەڵام وتی ئەو کاسێتی تیپی مۆسیقای سلێمانی کە بڵاو بووە بۆ هۆکاری ئەوەی کە خەڵک ئیتر گوێی لە گۆرانی فارسی ناگرت ئەچوویتە هەر کوچە و کۆڵانێکەوە بەرهەمی تیپی مۆسیقای سلێمانی و گۆرانەکانی کەریم کابان و عوسمان عەلی ئەو بەرهەمە جوانانە بوو کە ئەوەکرا هەمیشە پرسیاری هەمووان ئەوە بووە چۆن و بە چه شێوازێک توانراوە ئەو تۆمارە میوزیک و گۆرانیە کرابێت لەو سەردەمەدا کە ئاستی تەکنیکی لە ڕووی ئامێرەکانی دەنگ و تۆمارکردنەوە زۆر سادە و ساکار بووە و لە کونجێکی شاردا و لەگەڵ لەشکرێک لە موزیسیان و توانای بەرزی ژەنیندا ئەو کات جێی باوەڕی زۆرێک لە گوێگران نەبووە کە لە سلێمانی ئەو کارە هونەریانە تۆمار کرابێت. بە زێدەی بیرکردنەوەی خۆمان ئیشەکانمان دروستە کرد کە چووە ناو خەڵکیش خەڵک چەپۆ ڕێزانیەکە دین تەنانەت کە چووە بەغا و عەرەبەکان گویان لێگرت سەرسامە بوون بە بیستنی ئەو بەرهەمانەکەەوە چۆن لە شارێکی وەکو سلێمانیدا دوای ئەو هەموو نەهامەتیە کە بەسەریانە هات توانیوان شتێکی وا بکەین تەنانەت کردێکیان سەرۆکی نەقابەی هونەرمەندانی عێراق وتی بڕواناکە من ئەم ئیشانە لە سلێمانی بکرێتم بۆ کە ڕەنگە بتان نێرن لە تارانی کەوتم کێمان نێری قابلە چ ڕێگەیەکەی مەتوانین بڕووین بۆ ئەوێ هات بۆ سلێمانی ستۆدیۆکەی بینی جیازەکانی بینی ئیشەکان چۆنەکەین چۆنەکە اینجا قەناعەتی کردکەوە ئێمە بە زێدەی مێشکی خۆمان ئیشەکەی لەبەرەوە ڕێز و احترامێکی زۆر تابێتمان لای هونەرمەندە عەرەبەکانیش هەبوو هەتا جاری وا هەبوو زۆر لە هونەرمەندەکان داوای ئەویان لێکردین کە لەگەڵ ئێمە کاری هونەریان بۆ تەجیرکەینوانە بەڵام ئێمە کە دانیشین باسمانە کرد ئەمان بیان و ئەدوێچینەوە بۆی کوانی کە نیشانە ئەو جوهودەی کە لەگەڵ ئەوان سەرفەکەین بۆ هونەرمەندە کوردەکانی سەرفکەین چونکە ئێمە ئیشەکەمان خزمەتی و کەلتوری کوردیە و هونەری کوردی سەردەمی ئێمە ئەواڵ بووین کە ڕیکۆردەرێکی باشمان دەستکەوێ بۆ کارەکانمان تەزیلکەین دەستمان کەوت ستۆدیۆیەکی باشمان هەبێ کە کارەکانمانی تیا تۆمارکەین ستۆدیۆ نەبوو ناچار خۆمان لە بیناکەی تۆفی قەزاز کە ئێستا خوار مزگەوتی گەورەوەیە ئێستاژە و بینایە بە هەر کۆنە و ماوەتەوە لەوێ دوو ژوور بوو ژوورە گەورەکەیمان کرد بە ستۆدیۆ هەر خۆمان چوین گونێمان کڕی لە بازار وە تەختە و وردە وردە دایکوتە و جانفاز و ئەمانە بۆ ئەوەی کەوە وەکو شێوەیەکی ئەوەی کەوە دەنگ نایاتەوە سەقفەکەی ژێرەکەیمان بە کومبار ئەمانە و ژووریش کەشمان لە بچکۆلە لەو دیوە دروست کرد دوو شوشەی دەبڵجام بۆ دروستیکەیت و مایک و وایەری مایک و ئەمانەمان لەوێەوە بردوۆتە ئەو دیو بۆ ڕیکۆردەرەکە و کەسێک لەوێ کە سەرپەرشتی تۆمارکردنی ئەکرد بۆ ئەو دەنگانە
لە ستۆدیۆیەکی ئاوا کۆ بووینەوە ئەو ستۆدیۆ هەموو چاومان لە یەک بوو هەموو هەستمان بە ئیحساسی عەسفی یەکتریە کرد کە دەستمانە کرد بەکار جاریوە هەبوو کۆرسەکەش لە ناومانە بوو گۆرانی بێژەکەشمان لەگەڵا بوو و پێشەکی مۆسیقاکەش زۆر جار لە کاتی ئەم پرۆڤەکردنا کە چاومان لە یەکە و ئیحساسی یەکتریە خوێنینەوە کە بەداخەوە ئێستا بۆ بە تراکات کە سیستەمێکیکەیە ڕاستە شتەکە ڕائەپەڕێنێ بەڵام ئەو ئیحساسە جوانە نایەتێکە تۆ کۆبوویتەوە هەمومان لە ژوورێکا و چاومان لە یەکە ئیحساسیەکە خوێنینەوە زۆر جار هەڵە ئەکرا چ لە لایەن کۆرسەوە بێ لای مۆسیقیەکانەوە بێ یا لای گۆرانی بێژەکەەوە بێ وەستاوین چوینە تۆ جۆمان لێگرتۆ بزانید ئایا ئەو هەڵەیە لە چیایە چۆنیە بۆی چارەسەری هاتوینە تۆ ئەمدی و جارێکی کە پرۆڤە و زۆر ماندوو ئەبووین هەتا ئەمە ئەم کارە جێبەجێ ئەکرا چونکە شتەکە ڕاستە و خۆ بوو بەڵام ئیحساسێکی جوانی تیا بوو زۆر جار شتمان ڕاست کردوتەوە لەوە بەرهەمەکە سێرەکەی برین بەرهەمی منە برادێک لە کاتی تۆمارکردنەکە ئەوی توخوا بوەستن فەرموو وەڵاهی کا خالید ئەو ڕستەی مۆسیقیە لەوێ ئاوا بێ باشترا بۆی عەسفەکردم ئاوا بێ باشتر خۆشتریەتە جوۆک لەوەیکەوە ئەمەی تۆدان ناوە جاری وایە بە قسەم کردووە وتم وەڵاهی ڕاستەکەی زۆر سوپاس دەکەم برادەران ئادی لە ئاهز کەسە لە ئاستی خۆی ئەو باڕە چاک بکات نۆتەکەی چاپکە بیکە بۆ دەستمان کردوتۆ بە تۆمارکردنی ئەو کاتەش تۆمارکردن شێوەیەکی تری هەبوو کە ئێستا خۆتان نەزانن بە کۆمپیوتەر و تراکاتە ئەو کاتە مەسەلەن گروپی کەمانەکان لە دەوری تەنیا مایکێک کۆ ئەبوونەوە و ئیتر ئالەتەکانی تر بە پێی پێویست بەش ئەکرا و بەڕاستی مامۆسانۆر زۆر دەوری جوانی هەبوو لە کاری تەسجیلکردن و تۆمارکردنەوە بە هاوکاری برادەران دیارە ئەو کۆبوونەوەیە خۆی لە خۆیان ڕۆحیەتێکگەیا بەوەی کە جۆرە ئینسیجامێکی ڕۆحی هەبێ لە بینی و عازفانە کە لە بینی یەکتر و لە بەرامبەری یەکتریدا ئەنیشتن ینی وایە کرد کە مەسەلەن هەموو ئەو ڕۆحیەتە بدۆزنەوە کە بۆ ئەو گۆرانی ئەشێ و لەگەڵەوەشە مەسەلەن محاولەیە کرد هەر یەکێک لەو ئەندامانە جوانترین ژەنین بژەنیە بۆ ئەوەی ڕەفیقەکەی دکە لە تەنیشتایەتی وەکو پێشبڕچەیەک وەکو جۆرە خۆشەویستیەکەی ئەو ئینسیجامە دروستە بوو زائیدەنەوەی کە باسم کرد کۆمەڵی هونەرمەند لەو سەردەما ئاوازە کوردیەکانیان بە شێوەیەکی نوێدا ڕشتەوە و کە ئەوە بوو پێشەکیێکی جوانی بۆ ئەکرا بڵین دابشکردنی ئامێری تیا هەبوو یانی ئەوانەوە هونەرمەندەکانیش بەڕاستی هەڵقوڵاوی ناخی ئەو سەردەمە بوون ناخی ئەو سەردەمە شۆڕژگێڕیە ئەو حاڵەتەی کە لە دڵ و دەروی نابوو کە هونەر گەشە بکات و ببێ بە پەیامێک بۆ دوژمنان بۆ دۆستان بۆ خەڵکانێک کە بزانن کورد هونەری هەیە ئەو پرسیاری کە جەناب ئەڵێ کاردانەوەی ومانەوەی تا ئێستا ئەوە من هیچ لای خۆم ئەوە دڵم و ڕۆحمە کە ئیسەر گوێم لێ بێت شێوازی دانیشتنەکان چۆن دائنیشتین چۆن کاگەنوەری ئازەکەیە چۆن ستۆدیۆکە بەتەل ئەم سەرۆسە کرا بوو مایکەکە هاتە خوارەوە هەر 4 و 5 کەس مایکێکی بۆ شۆڕەکرایەوە ئیقاع بەجیا ئالەتی هەوایی بەجیا کەمانەکان بەجیا باسەکان بەجیا اینجا خۆی ئیشەکەیەک لە کاکفەری دوونا خۆی تەنزیمی ئیشەکانیە کرد تەنزیمی ئیشەکانیە کرد کاکفەریون جاریوا بوو تۆماریە کرد ئیشی بە تۆمارە بە تەجیلەکە کرد ئەمە قسەی کامگارەکان بوو کە ئێستا ئەوان بەڕاستی خزمەتێکی گەورەی هونەری گەوریان کردووە ئەڵێ ئەو قۆناغە قۆناغی زێڕینی تیبی مۆسیقای سلێمانی بووە ئێمە زۆر کاریگەری لەسەر ڕۆح و ژیانمانە بووە خەمیکی ئەوم هەبوو ئێمە بۆکو هونەرمەندی ئیشەکەین و ستۆدیۆمان لە بەردەمانیە چی بکەین ناخۆ باشە بۆیە لەو ڕیکۆردەرانی کەوا هەبوو لە چالێکی قوتابخانەیان کە لە سەرتا من لەوێ بووم ئەزمونێکم پیا کردبوو لەگەڵ تۆمارکردن و لەگەڵ سیستەمی ئیشکردن لەوانە ئیتر خۆشم خەم بووکەوە لەگەڵ یابڕۆم بەردەوام بم ئەو بکە ستۆدیەکەمان دانا میکسەرم دانا و چۆنیتی ڕەبتکردنی سپیکەر لە دەرەوە و لە ناو ستۆدیۆکە لە کۆنتڕۆل یعنی چۆن مایک ڕەبتکەین و ئانە
بە فکری خۆم کارێکم بۆ کرد سەرکەوتوو بوو زۆریش تۆمارکردنی بەرهەمەکانی تیپی سلێمانی 100 ئەوانی کە بەرهەمی تیپی سلێمانی بوو هەموو خۆم تۆمارمە کرد چکە خۆم شارەزابووم لە میکانیزمی ئیشەکان چۆن نەکرێت و چۆن ناکرێت و جاری وا بێمە میکسەرمان نەبوو هەندێک مایکرۆفۆن دامەنەنا دووری مایکرۆفۆنەکە و نزیکی لە ئامێرە مۆسیقە بوو بە ڤۆلیۆم بۆ ئێمە یعنی هەتا ئەومان بیرمان لەوە کردووە ئەم میکسەرە ناراوە بۆی کەوا دووری و نزیکی چەندی دەنگی وەرەگرێ بە قووە دووەریەگریا وەری ناگرێ کە تێستمان نەکرد و ئەچینەوە لەو دی و تکایە بەو شێوەز جێگەی خۆتان تەسبیتکەن با نەجۆڵێن تەجیلمانە کرد شتێک زیاد بۆ یەکەم بۆیە دووبارەمان نەکردەوە غەڵەتێک بکرا ئەو وەختە ئێمە بە جەماعی ئیشمانە کرد ئەوە نەبکو سیستەمی ئێستا یەکێک گێتە ستۆدیۆ تراکی خۆی تەجیلەکە و ئەڕوا هەموو بە یەکەوە ئیشمانە کرد لەبەرەوە چاومان لێک بوو ڕۆحمان لەگەڵ یەکا بوو هەستمان لەگەڵ یەکا بوو لەگەڵ یەک ئیعازا ئیشمانە کرد لەگەڵ یەک قیادا ئیشمانە کرد لەگەڵ یەک گۆرانی بێژە ئیشمان کرد و گۆرانی بێژەکە لە لامانەوە گۆرانی بۆڵێن و ئەوە کۆرسە ئەوە مۆسیقیە ئەوە ئامێرەکانە بەنەوەی ئەسمانە کرد کەوا تەوازونێکی تەواومان وەرەگرت ڕاهەتوین لەگەڵ ئیشی ناو ستۆدیۆ بۆیە وەختانە و ئیشانەمان ئاوا کرد بە ڕۆحێک و هەستێکی باشۆ هەرچەندە بەپێی سەرچاو مێژوویەکان لە سەرەتای دروستبوونی شاری سلێمانیدا و مۆسیقا و گۆرانی خۆڕسکانە و لە ناو کۆڕ و کۆبوونەوەی ماڵان و چایخانەکاندا دروست بووە بەڵام لەگەڵ دامەزراندنی تیپی مۆسیقای سلێمانی شێوازی ئاوازدانان و دابشکردنی مۆسیقا گۆڕانێکی گەورەی بەسەردا دێت بە تایبەت لە ڕووی دروستکردن و دانانی میوزیک بۆ سەرەتای گۆرانیەکان ئەمەش بەهۆی توانای موزیسیانەکانی ئەو سەردەما کە هەمیشە بۆ خۆ دەوڵەمەندکردن لە ڕووی هۆشیاری هونەریەوە شەو نخوونی و ماندووبوون و گەڕی دە و وێڵی بچووکترین زانیاری بوون بۆ هونەرەکەیان. مۆسیقای سلێمانی بۆ شێوەی کە ئێساماوەتەوە و کارەکانی هەمیشە هەر بەردەوامە لە ناو خەڵکایە لەگەڵ مەعاسەرەیە بووە یعنی لەگەڵ ڕۆحی مەعاسەرەی ئەو کاتەیە بووە یعنی تۆ بینی لە دوای 66ەوە زانکۆ لە سلێمانیدا ئامەزرێ زانکۆ بیر و ڕایان نەبووە شتیان نەبووە تیپێکی مۆزیک لە ناو زانکۆیە بێت دوای ئەوە شەماڵ سایب بە ڕەحمەت بێ واز لە دکتۆراکەیەنێ لە ئەمریکا گەڕێتەوە بۆ شاری سلێمانی لە ناو زانکۆی سلێمانی لە شاری سلێمانی ئەو کاتەوەی دیعای ئەوواکات دەڵێ حەقا شاری سلێمانی بێتە پایتەختی ڕۆشنبیری لەسەر ئاستی هەموو عێراقا چۆن خۆمان بتوانین ڕەسەنایەتی خۆمان پارێزین ئەی ئێمە نەیکەین چێ بیکە خۆمۆسیقارێکی تورک نایە بۆمان بکە فارز نایە بۆمان بکە عەرب نایە بۆمان بکە با خۆمان بیکەین با لە هەنگاوی یەکەمەوە دەست پێ بکەین با بایەخ بە فۆلکلۆر و میلۆدۆ ڕەسەنەکانی جوانەکانی کورد بین و ئەوە ببوژێنینەوە و بین بە گوێی خەڵکیە بۆی بزانن کوردیش خاوەنی مۆسیقا و گۆرانی خۆیەتی. ئێمە هونەرمەندە گۆرانی بێژەکانیان زۆریان ئەکادیمی نەبوون بەڵام ئەو گۆرانی و شاکارانەیان کە یەن کردووە تا ئیستەماوەتەوە لە دڵ و دەرونی خەڵکایە ئەو ڕۆحە پاکە جوانە ڕەسەنایەتیەیە کە هەڵیان گرتووی ئەو زەمانەیە کە توانی بویان خۆیانی تیا بنوێنن لەگەڵ ئەم تیپەشە ئەوەنەی تر گەورە ببن ئەمانە هاندەرێک بوون بۆ ئەوەی ئەو بابەتە بەو جوانیانە بمێنێتەوە زایدەن ئەم ڕۆحی ئەم تیپە کە هیچ کاتێک لەنجێک حاڵەتێکی ناخۆشی قوبڵ نەکردووە کە بەلای هونەرێکی بێگانە بچێ کە جۆم لە بڵێن ئامێرێکی و کوردیۆ نەگرت هەستمە کرد ئەو ئامێرە وەکو ئەوە کوردیۆنە بژەنم بەڵام بە شێوازێکی کوردی تەکری دیکەم ئاتمەوە مەسەلەن ئێمە زۆر من کاریگەری ئازەربایجانم لەسەر بووی سەر مۆسی کوردانی ئازەربایجان بەناوبانگە یعنی کە جۆم لە سۆڵێکی ئازەربایجانێ بوو حەزمە کرۆک و ئەوان لێیم بەڵام دوایی کە ئاتمەتی بۆگەر سۆڵێکیان بامایە چەند جار بە کاخالی مەوت بە کاگەمنۆر مەرود بە کاگەرم و کاک سەڵاح مەوت کاک سەڵاح برایان ئەم سۆڵی ئاوا لێ مەسن دەورێکیان نایمێ لە گۆرانیەکە ئەم سۆڵەیە چۆنە ئاوا باشە ئاوا باشیان و ئاوا بێ ئاوا بێ یعنی ئەمە وای لێکردیکەوە زیاتر خۆشەویستی بۆ ئیشەکە پیاکەیت دوایەوە متابعەکردنی خوێندنەوە لەسەر گۆرانی مۆسیقا جیهانیەکان یعنی توانرا وای لێ هات کەوا تیپ مۆسیقای سلێمانی خاصەتێکی تایبەتی خۆیە بێ کە گوێ لێ بگریت ئەڵێ ئەم مۆسیقایە مۆسیقای کوردیە و مۆسیقای ڕۆژهەڵاتە کوردستانی باشوورە وەختە تەلەڤیزیۆن هەبوو لەوەکەوە ئەمە جوان لە گروپی مۆسیقە و شتیواکەر هینی عەرەبی بوو یاخود هینی عێراقی بوو لەوە زیاتر هیچ شتێک نەبوو بەڵام لە ڕێی کاسێت و ئەو شتانێکەوە بۆمانە هات لە دەرەوە یاخود کە خەڵگە هێنا
گوێمانەگەن لە ئاسی مۆسیقا لە وڵاتانی تر و کتێب خوێندنەوە ئەو شتانە جاریوە هەبوو ئێمە بۆ پرسیارێک لەگەڵ هەندێک لە برادرە ئەچوین بۆ بەغا بەیانی زوو پارەی بەس ڕێگەکەی ئەم سەر و ناخواردێکی تۆسخورماتیمان لە گیرفانە بوو ئەچوین لەوێ پرسیارێکمان هەبوو لە مامۆستاکانمان کردو ئەو پرسیارە دنیاە دەرگای بۆ کردینەوەکەوە ئێمە چۆن ئیش بکەین چۆن ئیش دەکەین بە تایبەتی دوای 16 کە چوومە ئێزگەی بە کوردی بەغا لەوێ لەگەڵ تیپی مۆسیقی عەرەبی و لەگەڵ تیپی مۆسیقای کوردی ئەوانە بینی من هەرچەند هەمویان کێبوو چۆن ئیشەکەن ئەو بووە تۆزێ تەجروبە بۆ لای ئێمە. تیپی مۆسیقایی سلێمانی ناوێک وابەستە بە شارێکەوە بەڵام کارکردن لەگەڵ زۆرێک لە هونەرمەندەکانی تری ناوچەکە و پارچەکانی دیکەی کوردستاندا لە ڕووی دیالێکت و ناوچەیی جیاواز هۆکارێکی دیکەی بە مەزنی مانەوەی بەرهەمە هونەرەکان بووە وەک دیالێکتی هەورامی و گەرمیانی و چەندانی دیکەی جیاواز لە بەرگی کۆڕاڵدا کە یەکەم جار دەبێت چەند ئاوازێک لە بەرهەمێکدا کۆ بکرێتەوە لە هونەری گۆرانیدا. ئەگەر تحلیلی گۆرانیە بکەی سێری چیەکەی سێری بنیادی کارەکەکەی سێری ستراکچەری کارەکەکەی تابێی گۆرانی مهمترین شت چیە هۆنراوەیە دوای ئەوە ئاوازەکەیە سێەم گۆرانی بێژە کە ئاوازەکە ئەباتە ئاسمان یانێتە خوارەوە دەنگی گۆرانی بێژ زۆر گرنگە چکە گۆرانی بێژ تۆ زۆر جار ئاوازێکی بەسیط ئەی بۆ سۆلۆژەنێک ئەڵێ ئەم ئاوازەم هەیە تۆ ئاوازەکە بەسیتە بەس سۆلۆژەنەکە معریفەی خۆی تێکەڵەکات سیرەکەی زۆر جار ئەوەی کە تۆ داناوە سۆلۆژانەکە وای ئەژەنێ نایناسیتەوە بەڵام ئێمە زۆر جار وارێ ئەکەوێت یعنی تووشی گۆرانی بێژەیە بیت بەڕاستی سیرەکەی ئاوازێکی تێ لە ئاستی توانای لە ئاستی هی خۆیان نییە سیرەکەی لە باتی ئاوازەکە بەرەو پێشەوە بەرە ئێنێتە دواوە لەو ئیشانی ئەو کاتایە یعنی ئەگەر بی وەکو سێر چێ بکەی لەوێ مامەسا ئیبراهیم خەیات لێ گۆرانی بێژ بووە کەریم کابان گۆرانی بێژ بووە عوسمان عەلی گۆرانی بێژ بووە حەسەن گەرمیانی گۆرانی بێژ بووە ئەمانە هەمووی لە ترۆپکا بوون یعنی شتێک لە توانای خۆیانانە وێنانی ئێسا من سەفەرێکیان بەڕەحمە من لە کاکەریمم پرسی وتم بەرهەمە بۆ کەمەوتی مامەسا من ئاوازی هەموو کەسێ ناڵێم نەزانم گۆرانیەک دەرەقەتی ئەم نایڵێم یعنی ئەمە بۆ خۆی بەڕاستی جێی هەڵوێستەیە لە بەردەمیە باشە بۆچی وە ئەی بۆ ئێمە گۆرانی بێژمانەیە لە شەوێکا 2 سەعات گۆرانی هەڵێت و بۆ بەیانیەتە بازارەوە و دوایەوە گۆرانەکان هیچی نامێنێ بەڕاستی فترەیەکە و تەواو کەواتە ئەم ئیشانە جەودەیتیایە لە هەموو ڕوویەکەوە سەبابێنەوە سەر ستراکچەرەکان ئێمە شتێکمان باز نەکرد سیرەکەی لە زۆربەی زۆری بەرهەمەکانی تیپی مۆسیقای سلێمانیە بوونی ئامێری سۆڵۆ هەیە سۆڵۆ هەموو کەسێک لە توانایانە نییە ئێمە عەمالێقێکی وەکو مامەسا ئانۆ قەراخی لە تیپی مۆسیقای سلێمانیا بووە کە خاوەنی پلوپەنجەیەکی زۆر زێڕینی زۆر بەرزە لە ژەنی کەمانچایە بەڕاستی پلوپەنجەیەکی کوردی زۆر جوانی هەیە ئەو هاتووە بڵێن نواتی خۆی دڵی خۆی ئەگەر ئیشێک هی خۆشی نەبوو بێت کە هیچێکی تر هاتوێ مۆسیقایەکی دانامێت سۆڵۆیشی نووسی بێتەوە لەبەر ئەو پلوپەنجە شیرینەی خۆی ئیشەکەی زۆر جوانتر کردووە دوای ئەوە چەند دووسێ ئازڤۆ کوردۆنی زۆر بەتوانە هەبوون لە تیپ مۆسیقای سلێمانی نمونەی دکتۆر ئەلبێر ئیسا کاک محەممەد ڕەشیدی خۆمان ئەمانە پلوپەنجەیەکی زۆر جوانیان هەیە لە ئاستێکی زۆر بەرزا شیرینکاری ئەکەن بەڕاستی ئەمە بۆ خۆی کە عومەر سەرکاری تیا بووە کە عازف کلارنێجێنێکی زۆر بەتوانە بووە ئەمە و چەندین ژەنیاری تر و ئەوەشە بیر نەچێ عەقڵێک هەبووە ئەم سۆڵە و شتانەی هەموو تەوزیف کردووە لە شوێنی خۆیان چون خەرمانەی گوڵ کۆڕاڵێکی زلم دروست کردبوو لە کچان و کوڕان دەنگەکان هەست جاران سەرەتایی فێربوونی هارمۆنیمان بوو هارمۆنی لە دەنگە وەرە ئەم تەڵەبانە 3 مانگ تەدریبم بە دەنگ کردووە بەس بۆ ئەوەی تێکەڵ نەبن ئەم گوێی لەو بێ ئەم نەوعەیەگەیڵێ ئەو نەوعەیەگەیڵێ ئەم لە پلەیەکی دەنگایە ئەم لە پلەیەکایە ئەم پلانە نەچنەوە سەریەک پێڵێن مۆنۆ میلۆدی لە یاخۆمینۆ ئەوانە نەچنەوە سەریەک ئەوە زۆرم تەمرین بەوە کرد تا ئین بوو لە ئەو کۆراڵاش 3 جوڵە بوو ئەوە جوڵەی دووەم بوو کە باسم کرد جوڵەی سێم میلۆدیەکی هینم هێنا
بادینانی هەیجان هەیجان هەیجانێ لە جانێ هەیجان هەیجان هەیجانێ جانا من حەزم کرد بە شتێکی بادینانیشی لە هەورامانەوە ڕاشتم بۆ بە گەرمیانە بۆ بادینان ئەو کۆراڵەیە کەمی عێراق دەرچوو ئەیتر کەس کۆراڵی نەکردبوو دوای من برادەرەکانم لە مەحەدی فنون و لەوێ دەستیان کرد بە کۆراڵ لە بەرنامەمان وا بوو کە لە پەیڕۆکان خزمەتی کەلتوری کوردی بکەین بەگشتی کەلتوری کوردی هەر لە سێمایی نییە لە ڕۆژهاڵاتە لە ڕۆژاوایە لە باکوورە لە باشوورە لە هەموو ناوچەکانە بۆ ئێمە پەنامان زۆر جار ئەبرد بۆ ئەو شێوازانە مەسەلا هەورامی لە لەهجەی هەورامیان بە تایبەتی لە زانکۆی سێمانی کە لەگەڵ تیڤی میلی زانکۆی سێمایی داویشمان پێشکەشە کرد مەسەلا بادینی زۆر بە هەندێک گۆرانی بادینیمان ئەگەر چی لە تێکستەکانە زۆر شارەزار نەبوو کەسی واژ نەبوو یارمەتیمان بدات یا لە ڕۆژهەڵاتەوە یا لە زۆر گۆرانی تر هەیەکەوە ئێمە ئەمانوت بە کوردستانی بیرمانە کردوکەوە ئێمە ئیش بکەین یعنی ئیشەکانمان بۆنی کوردستانیەتی پێوە دیارە نەک تایبەت بە سێمانی ئەگەر چی بۆن و بەرامەی سێمانی تایە بەڵام حەزمان کردوکەوە تێکەڵ بین لەگەڵ شێوازە و دایلێکتەکانی ترا وەیکەوە زیاتی بیسەلمێنی ئێمە بۆ کوردستان باشە زیاتر لە نیوسەدا بەسەر ئەو ئاواز و دەنگەڕەسەنانی گۆرانی و میوزیکی کوردیدا تێپەڕیوە و لەگەڵ بیستنی هەر یەکێک لەو شاکارە هونەریانەدا زیاتر هەست بە جوانی و مەزنی ئەو گۆرانیانە دەکرێ و سات بە ساد وەک باخێک گوڵی تازە لە ڕۆحدا چرۆ دەکات و هەمیشە وەک سیمبولێکی مەزن لە یادەوەری و مێژووی هەموواندا دەمێنێتەوە. دیسان بارانایە ئاینم نێ